دوای نوێژی نیوەڕۆ بکەن و چوار کات نوێژیشمان هەیە لە پێش نوێژی عەسرەوە. لە حەدیثێکی صحیحدا هاتووە کە لە صحیحەیە بە ژمارە 586 پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم: رحم الله امرأ صلى قبل العصر 4. ڕەحمەتی خوا لەو کەسە بێ پێش نوێژی عەسر چوار کات نوێژی سونەت ئەکات، ڕەحمەتی خوای لێ بێت. دەی ئینشەڵڵا گە پێتان کریا فریاکەوتن بیکەن ئەنجامی بدەن. بەڵام دوور کات نوێژیشمان هەیە 10 حەدیث زیاتری لەسەرە لە دوای نوێژی عەسرەوە. لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 200 دەفەرمێ نەها عن الصلاة بعد العصر إلا والشمس مرتفعة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی کردووە لەوەی دوای نوێژی عەسر نوێژی سونەت بکرێ ئیلا مەگەر کاتێک خۆر بەرز بێ. إلا والشمس مرتفعة. لا تصلوا بعد العصر إلا أن تصلوا والشمس مرتفعة. نوێژ مەکەن لە دوای عەسرەوە ئیلا مەگەر کاتێک خۆر بەرز بێ. ئەو کاتێک کە نەهی لێکراوە لە دوای نوێژی عەسر سونەت نەکرێ ئەو کاتێک کە خەریکە خۆر ئاوا دەبێ. بەڵام دوای نوێژی عەسر و دوای زیکرەکان هەندێک جار ئەو سونەتە بکەی دوور کات بکەی سونەتە، بەڵام کاتی خۆر ئاوا بوون دروست نییە. جا ئینشەڵڵا وی سونەتێکە با ئینشەڵڵا لە جیاتی ئەوەی گرنگی ئیهتیمام بە تۆڕە کۆمەڵایەتیەکان بدەین، بە فەیسبوک بدەین، با ئەوە واز لێبێنین خەریکی نوێژە سونەتەکان بین، تەطبیقی بکەین، جێبەجێیان بکەین. چونکە بەڕاستی مسلمانێکی زۆر هەیە هەتا بەیانی هەتا پارشێ و هەتاکو دوای نوێژی بەیانی خەریکی فەیسبوکە، خەریکی ئەنتەرنێتە، خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکانە، بەڵام وەڵای ئاگای لە عیبادەت و شەو نوێژ نییە. لە کاتی شەو نوێژە خەریکی ئیشی خۆیەتی. کاتێککە قسەی لەگەڵاکەی بۆ دەکەی ئەڵێ کاتی خۆمە کوژم. باشە کاتی خۆتە کوژی بە چیەوە؟ بە عیبادەتەوە یا بە گوناه و بە تاوانەوە؟ بە خواپەرستی و شەو نوێژ و زیکرەوە یا بە فەیسبوک و ئەنتەرنێتەوە؟ کاتی خۆت مەکوژە، ئەو کاتە لە ڕۆژی قیامەتە بەرپرسیاری وعن عموره فيما أفنى. لە ڕۆژی قیامەتە پرسیارت لێگرێت تەمەنەکەت لە چیا بەسەر برد؟ وەڵا خوایە تەمەنەکەم هەمووی کوشت. لە چیە؟ لە فەیسبوکە، لە ئەنتەرنێت و خراپەکاریە، لە فلیمە، لە گۆرانیە، لە مۆسیقا. ئەخر لە قیامەت تۆ بەرپرسیاری بەرامبەر بەو تەمەنەی خۆت بەرپرسیاری کە کوشتوتە لە ناوت بردووە لە خۆڕایی و بەتاڵ